میوانەکانی ماڵی خۆ. ئەم جمعەیە یەکەم جمعەمانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ساڵی 1440 خوای پەروەردگار بیکاتە مایەی خێر و بەرەکەت، بیکاتە مایەی ڕەحمەت و بەرەکەتی خۆی بەسەر هەموو جیهانە، پاشان ئومەتی ئیسلام، پاشان ملەتی ئێمەی کورد. 1438 ساڵ بەر لە ئەمڕۆ خوای تەعالا ڕەمەزانی فەرز کرد لەسەر مسلمانان، ڕۆژووی ڕەمەزانی فەرز کرد لەسەر مسلمانان. ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە، ڕەمەزان مانگی ڕەحمەتە، ڕەمەزان مانگی خوایە. ئەو مانگەیە کە شەیتانەکان تایە کۆت و زنجیر ئەکرێن، فرسەتێکی گەورەیە بۆ مرۆڤایەتی کە چاکە بکەن. یا باغی الخەیری، هەموو شەوێ بانگدەرانی خوا بانگەکەن، هەموو شەوێ یا باغی الخەیری ئەقبل، ئەی ئەوانەی کە حەز لە چاکە ئەکەن فەرمون ئەوە مەیدان چۆڵە. کاتەکانی تر لەوانەیە شەیطان لەوانەیە هەندێک شت ڕێگری کردی بێ لێتان، فەرمون یا باغی الخەیر، ئەی ئەو کەسانەی کە عاشق و شەیدای خەیر و چاکن بەڵام شەیطان نەیەڵاون، فەرمون ئەی ئەو کەسانەشی کە ئاواتتان خراپە و خراپەکاری بوو، بڕۆن کاتی ئێوە نییە ئێستا. دەرگاکانی بەهەشت هەمووی واڵا ئەکرێتەوە، دەرگاکانی دۆزەخ هەمووی دائەخرێ. فرسەتە خۆشەویستەکانم، فرسەتە ژیانی خۆت بگۆڕی. من زۆر جار لەم شوێنەوە لەم منبەرەوە عەرزتانم کردووە کە مانگی ڕەمەزان لەگەڵ مانگەکانی ترە وەکو مەرکەز تەدریبێک وایە، وەکو بنکەیەکی فێربوون وایە کە ئینسان لە ساڵێکە یەک مانگ، لە 12 مانگەکە یەک مانگ تەرخانەکە، خوای تەعالا شەیتانەکانی بۆ ئەبەسێتەوە، مسلمانان هەر هەمووی دەست ئەکەن بە ڕاهێنان بە تەدریبکردن بۆ ئەوەی ڕابێن لە 11 مانگەکەی تریشە لەسەر چاکە و چاکەکاری. فرسەتە خۆشەویستەکانم، نیعمەتێکی زۆر گەورەیە. ڕۆژوو بە جەماعەت، نوێژ بە جەماعەت، خێر بە جەماعەت، چاکەکردن بە جەماعەت زۆر نیعمەتێکی گەورەیە، لەزەتێکی تایبەتی هەیە. گەرما تەئسیر ناکە، سەرما تەئسیر ناکە، ناڕەحەتیەکان تەئسیر ناکەن. لەزەت و چێژەکەی تەنانەت مناڵی شەگرێتەوە، تەنانەت پیرێژن و پیرەپیاوی شەگرێتەوە، تەنانەت نەخۆشە درێژخایەنەکانی شەگرێتەوە کە بەشدارنی لە ڕۆژۆکەیە، بەڵام بەشدارن لە شەو نوێژیەکەیە، بەڵام بەشدارن لەم ئاهەنگە سەرتاسەریەی ئیسلام و مسلمانان کە خوای تەعالا لەم مانگەیە ڕەخساندوێتی بۆ من. نیعمەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم، نیعمەتێکە لە ڕاستیە حەقی خۆیەتی خۆشحاڵ بین، حەقی خۆیەتی گەشکە بکەین لە خۆشیە کە خوای تەعالا ئەم مانگە خۆشیەی بۆ ئێمە ڕەخساندووە، تەمەنمانی درێژ کردووە. براینە سەلەف، پێشینان، پیاوچاکان، ئەوانەی کە ئێمە کردومانن بە قودوەی خۆمان، 6 مانگی ئەمە داوایان ئەکرد خوای تەعالا بیانگەێنێتە ئەم مانگە. 6 مانگ. تەسەوورەکەن هەندێ لە سەلەف و پیاوچاکان لەو مانگە دوکانەکەی هەردا ئەخست، هەردای ئەخست، دوکانی دا ئەخست، یەکلا ئەبووەوە. تەسەوورەکەن تەنانەت گەورەترین مامۆساکان و عالم و زاناکانی ئەم ئومەتە لە مانگی ڕەمەزانە دەرسی تەلەبەیان نەئەدایەوە کە چەندێ گەورەیە دەرزدانەوە. ئەیان نوت ئەم مانگە مانگێکە هەر یەکێ بۆ خۆی خڕکە، ئەبێ تەماحەت هەبێ. منیش خەریک خۆمم هەیان بوو لە ڕۆژێکە ختمەی قورئانیە کرد، هەیان بوو لە یەک ڕۆژە ختمەی قورئانیە کرد، نەک قەدیم. من ئێسەش خەڵکە ناسم لە یەک ڕۆژە ختمەی قورئانەکە، ئێسەش هەیان بوو لە 2 ڕۆژات ختمەیەکە کرد، هەیان بوو لە 3 ڕۆژایی کرد، کەمیان بوو لە مانگەکە یەک ختمەیە کرد، کەمیان بوو، چونکە ئەوان هەموو ژیانیان تەرخانە کرد بۆ خواپەرستی لەم مانگە.